کێشەی کەمی و نەبوونی ئاوی خواردنەوە لە چەند گەڕێکێکی قەزای خانەقین هاوڵاتیان و دانیشتوانی ئەو گەڕەکانەی نیگەران کردووە. گەڕێکی سیروان یەکێکە لەو گەڕەکانەی کە لە هەفتەیەکدا تەنها 1 سەعات ئاوی خواردنەوەیان پێدەدرێت. بۆیە داواکارن لە حکوومەت و ئیدارەی شارەکە کێشەی نەبوونی و کەمی ئاوی خواردنەوەیان بۆ چارەسەر بکەن. هەر ماڵێ تقریبا 200-300 هزاری سەرف کردیە لە بۆنەی سۆندەی کێشای نزیکەی 300-200 متر لە بۆن بێئاویە. بێئاویەکەمان عنی مشکلەی گەورایەکە. نایسا ئەو ماڵی هەیە ماڵ چەند ماڵێک هەڵێ بەر ئاویان بۆ ناچێت. هەر ناچێت حیاتی. بس ئێمە مشکلەمانەوەسە نەبەس بۆ بخاتر قساکە بۆ خاطر کشی قساکە منطقەکە. ئێستا با سوال لە چەند ماڵێ تریش بکەم ئاو هەیە لۆ نییە. ساعات يعني ساعات تو 4 ساعات او حصلناكي داواكين بركه مشروع شي لما بكان او لما خاص بكان اگر وش كلا نود والله احتمال حوش بفروشيني باش بشي شويتر هر حفتي جاري او سنين يامن لمال دشقم او كيشامها او خمانه جارو بار 4 روز او غنيه بايت بسينيد او ماني او منطقه قشتي او سيند گشتی وەتەن کرد تەنکەرەکە خۆدان زانین ئاوەگە پیسە کرم هاتی نەخۆشی بەدبەختی هاتیە. لێپرسراوی فەرمانگەی ئاوی خانەقین دەڵێت یەکێک لەو هۆکارانەی کە وەک پێویست ئاو ناگاتە گەڕەکانی شارەکە کۆنی و بچووکی پرۆژەی ئاوی خواردنەوەی شارەکەی و بە دروستکردنی پرۆژەیەکی تر کێشەی بێئاوی لەو گەڕەکانە چارەسەر دەبێت. لە گیرگرفتەکانی ئاو لە شاری خانەقین ئەوەیە کە کۆنبوونی پرۆژەی ئاوی خانەقینە کە ئەمری لە 53 ساڵ زیاتر لە ئیشکردنە و بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە ئەبێ تەرخان پرۆژەیەکی استراتیژی تازە بۆ شاری خانەقین تەرخان بکرێ بە توانای لە 3000 متر سێجاوە بۆ 4000 متر سێجا کە بتوانێت چارەسەری ئەو کێشانەی سەریان هەڵاوە چارەسەری کەم ئاوی لە ناو شاری خانەقین. ئومێدەوارین کە لە ئەم ساڵە بە پشتیوانی برادرانەوە بکەوێتە باری جێبەجێکردنەوە. کۆنی و بچووکی پرۆژەی ئاوی خواردنەوەی خانەقین کە لە ساڵی 1969 دروست کراوە. ئەو کات ڕێژەی دانیشتوانی خانەقین کەمتر لە 15,000 کەس بووە. بەڵام لە ئێستادا نزیکەی 200,000 کەسە. ئەمەش هۆکاری سەرەکیە بۆ ئەوەی کێشەی کەم ئاوی و نەبوونی ئاوی خواردنەوە لە بەشێک لە گەڕەکە نوێەکانی شارەکە دروست ببێت. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، خانەقین.